جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی خۆشناو. گروپی کۆمپانیاکانی گرین، گروپی کۆمپانیاکانی دیوان، ساڵانێکی زۆرە لە کوردستان باسی بنەماڵە و حزبی بنەماڵەیە. ڕۆژگارێک بوو پارتە کوردیەکان شەڕیان بوو لە نێو یەکدا بە بیانووی ئەوەی فلانە حزب بنەماڵەیە و ئەوی تریان دژی بنەماڵەبوونە. سەدان هاوڵاتی و پێشمەرگەی ئەم وڵاتە شەهید بوون و دواتر بە کەسوکارەکانیان وترا ئەمانە لە پێناو ئەوەدا شەهید بوون دەسەڵاتەکانی کوردستان بە بنەماڵەیی نەکرێن. بەڵام ئێستا لە کوردستان چیمان هەیە؟ ئایا حزبی دامەزراوەییمان هەیە یان حزبی بنەماڵەیی؟ ئایا گەنجێکی دڵسۆزی فلانە حزب وەک کوڕی بەرپرسانی حزبەکە هەمان دەرفەتی لە بەردەمدایە؟ ئایا ئەم گەنجە وەک کوڕی بەرپرسەکان دەگەنە هەموو پۆست و پلەپایەک؟ ئایا لە ئێستادا زۆربەی حزبە کوردەکان کە نزیک دەبنەوە لە دەسەڵات و پارە ئەوە زیاتر بەرەو بە بنەماڵەبوون ناچن؟ بۆچی کەسی یەکەمی حزبەکان حەز دەکەن پۆست و پلەپایە بۆ کوڕەکانیان بێت وەک لەوەی بۆ کادرێکی دڵسۆزی حزبەکەیان بێت؟ ئایا ئەم حزبانە حەقیان نییە کەوا دەکەن؟ ئایا ئەوە خەڵکی نییە کە حزبی بنەماڵەیی قبوڵە و گیانی خۆی دەکاتە فیدای بنەماڵەیەک؟ ئایا ئەوە هاوڵاتی کورد نییە کە بنەماڵە دەپەرستن و خۆشیان دەوێن نەک خودا و نیشتیمان؟ ئایا هاوڵاتیانی کوردستان خۆیان گرنگی بە بنەماڵە و نازناوەکانیان نادەن؟ ئایا زۆربەیان گوندەکەی خۆیان نەکردووە بە نازناوی خۆیان و وازیان لە ناوی باوک و باپیریشیان هێناوە؟ ئیتر بۆچی گلەیی لە سەرکردەی حزبەکان دەکەن؟ جارێکی تر سڵاوتان لێبێ بەڕێزان، من شوان عادلم، جارێکی تر لەگەڵتانم لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە. ئەمڕۆ دەپرسین حزبەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی بەرەو بە بنەماڵەیی دەچن؟ گفتوگۆی ئەم پرسیارە دەکەین، ئەو پرسانەی کە پەیوەستن بە حزبی بنەماڵەیی لە هەرێمی کوردستان، لەگەڵ هەریەک لە لەیلا عەبدولجەبار کارگێری لقی نۆی پارتی دیموکراتی کوردستان لە ئاکرێ. بەخێربێ لەیلا خان. هەروەها حەمە زیاد مەولود جێگیری یەکەمی بەڵمەندی شەشی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سۆران. بەخێربێ کاک حەمە زیاد. هەروەها کاروخ عەبدوڵڵا سکرتێری مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە سۆران. بەخێربێ کاک کاروخ. سپاس. هەروەها فاروق کەریم سەرۆکی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان. کاک فاروق بەخێربێ. محەممەد. کاک کاروخ عوسمان ببوورە. بەخێربێ کاک محەممەد. بەخێربێ کاک فاروق محەممەد ببوورە لەبەر ئەو هەڵەیە کە لە ناوەکاندا هەبوو. بەڕێزان گفتوگۆی ئەم پرسە دەکەین، ئایا حەزبەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا بە تەواوەتی بەرەو بە بنەماڵەیی دەچن؟ پێش ئەوەی گفتوگۆکانمان دەست پێ بکەین، بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەین کە ئەمڕۆ بەشدار دەبن لە دەنگدانی تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکە. کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن. پرسیارەکە دەخێنە ڕوو بۆ ئەوەی دەنگدانی یەکەم ئەنجام بدەین. پرسیاری تەوەرەکەش ئەوەیە، ئایا حەزبەکانی هەرێم بە تەواوەتی بەرەو بنەماڵەیی دەچن؟ یەک بۆ بەڵێ لای خۆتان، دوو بۆ نەخێر، سێ بۆ بڕیارم نەداوە. سی چرکەتان هەیە؟ فەرمون. سی چرکەکەتان کۆتایی هەدەستان خۆش بێت. دیارە دواتر ئەنجامی دەنگدانی یەکەم بەراورد دەکەین لەگەڵ ئەوەی کە پاش گفتوگۆکە جارێکتر دەنگ دەدەنەوە. دەنگدانی کۆتایی و دەنگدانی یەکەم هەردوو ئەنجامەکە بەراورد دەکەین، دەبینین کە ئایا ئەو ڕێژەیە کە دراوە بە بژاردەکان گۆڕانکاری بەسەردا دێت یاخود نا. ئێستا دەست پێکە دەکەین، دەست دەکەین بە گفتوگۆی تەوەرەکە. لەیلا خان، کاتێک کە باس لە حەزبی بنەماڵەیی دەکرێت، بۆ زۆربەی ڕەخنەکان لە پارتی دیموکراتی کوردستان دەگیرن بۆی کە حەزبێکی بنەماڵەیە، وەڵامتان چییە بۆ ئەوە؟
بگومان اگر مسح کینا پارتی دموکراتی کردستان اگر افرقنا راست زور جراش لایوان کسان الپارتی هات یگیرن اون کو نشن پیچ رنگ کی منافس و براورد بتگیرن گل مالا بارزان و بنماله و هر وها اون کو چاره نویسا پارتی نویایا چون که تشتکی ببنمایا اگر امسح کینا پارتی اگر بجنب وكا بنماليه سحكينا حزبي دا وكو بارتي بري خوب داينه في حزبي بيرو برنامج هيات كونغرا حزبي دا همو رخصتين بارتي افت كو بجدارت كونغري دا دنگيت سردن بنمالا ثابت ناكيتن كو اف بيروات بي همو دنگي بدن از خو ايكش بن بجداري كونغري دا كده كسي نگوت يمن د دنگي دنا في بيروي عند دنا في كسي اف شرخ وكو حزب اجا سحكينا سركردات يا حزبي سكرتير مكتب سياسي بقرا اندام سركردات يا حزبي اف وزيرو جيگير سروكي برلماني برینو که پارلمان و کو بر پارتی کفتیا و همو کس زور آسایی بوینه ید بنماله جی نبوینه اشراخ اکیدی اگر صح کینه اگر زور جرخنت دگرن کو اف پوستن گیرنگ دست بنماله دانه و جی اگر صح کینه کردستان دا کو پارتی زورینا جماوری کردستان گریدایا بوی بازی بوی بنماله اگر بیت پروسه که دموکراسی برای خوب دینه افرخ نجی جی قبول کردنی اگر او وی رخنت گیرن کو بحث دموکراسی بونت کن اگر ام رئیسی جی اگر صح کنه دموکراسی بونه جی تبي ام رئیسی و اراده و زورینه خلکی بگیرین کو باوری بوی بازی و بنماله هیا اواش رخ کیدی اشراخ کیدی اگر صح کنه و کو سروک پارتی کو افروکا رئیسدار سروک مسعود بارزانی کو سروک حریم کردستان جی سایه شورشا و بنماله بویا خباتا و بنماله بویا بر خدان و قربانی دانا و بنماله بویا کو افروکا عمل کردستان که آزاد دا کل جر سبرا سروک بارزانی بویا کو افروکا ما کردستان که آزاد و فرا حزبی فرا بگهاتی فرا نتوایی مهیا اجا سروی او همی ام به حزب که نگه صح که میجوا پارتی وبنمالا بارتي ووكو بارتي اس وكو كادره يعني اف بنمالا كا تيكوشر بو يبدرجايا ميجويه ومن باوريجي بنمال كردستان حزبك بنماليه ياخذنا نخير اجبركو اف حزبه كوي زورينا دنگي خلكي باوري دا في حزبه نكو يعني كو بيجي بروسيكا فرض كرنكا بزوري اف هاتين هسر حكومي بالكو ريكا دنگداني بويا وزورينا خلكي كردستان الهرم كردستان باوري في بنمالها اجبرچه چونكي اف بنمال بدرجايا ميجوي من اماجه بكير اش بخمت كردستان بخمت برجوندي الاجتماعي نتواتي خبات گيريا وزورينا خلكي جي باوري بهيا لسر هندك وردكاري ترقصه دكين سبارت ببوست حزبكان وبوست حكوميكانيش اواني كدراون ببارتي ديمقراطي كردستان لنا حكومه دام عثمان كاك حمد زياد لم چن روجي رابردودا جيگري يكمي سكرتيري گشتي كتين اجتماعي كردستان رخنه دغريت لاندامي مكتبي سياسيه كتين اجتماعي كردستان كهاوكات هاوسري سكرتيري گشتي دلت لاستاذه هيرو ابراهيم احمد وايلا يكيتي دكات كببيت بحزبي بنماله يعني ام مشتمريك هبو دواتر ولام درايا وديارا ام مشتمريك هي لناوي كيتي دا اما بو ارستي دروا كي يكيتي ببيت حزبك من مالا مالس بس ديار سرتا بيست ببزانين حزب تيه يعني لو برسياره ودس بيكين حزب تيه ودار والله مش مدسكي بو برسيارك خوش اكيد والله مش تمام كوم الناس كان لا بيناسي تمشي حزب ديار جوازي بيروبوتيني زور يعني هي اتوانين بليم حزب جروبيتشي كومالاتي بردوامي اصطناعيه كامانزي بدسيناني دسالاتي سياسيه هربوش حزب لجروبكاني فشار لكومالا مدنيه كان لكومالجي مدني زياده كريتو كوان امانزي يك امانزي يعني يانسن امانزي بتوش يعني كقلت دستي دسالاتي سياسينيه حزب بومانا كما بستي وامانزي قلت دستي دسالاتي سياسيه كهلا بيناوش دا حزب دروست به زور اسايا كاو حزبه لبر اوي لناو كومالغادا بيرو راي جیاواز برجوندي جیاواز وبيكاداني جیاواز هيا لناو حزب دا بيرو راي جیاوازش دروست به واو حزبه بشويق لشيوكان اندامكاني سركردايتيكي رفتار بك بو والله مي برسياركات ايا يشيتين اجتماعي كردستان حزب يجيبنا ماليه يانا يشيتين اجتماعي كردستان هل سرتاوه كدروس بوا لا انزام النسكويش شورشي حتى بينزو اوانا كنسكو بسر شورشي كردها دروس بو يجيك لا هولا نغوركاني يجيك لو
خەبات و تێکۆشانەی کە کردی لە ناو سترەکچەری حزب لە ناو پێکهاتەی حزب ئەوە هیچ لەوە گەڕێکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجی بەدەستهێنانی مافی چارە نووس بۆ خەڵکی کوردستان لە لایەنە سیاسیەکەی ناڵێم بەڵام لە لایەنی پێکهاتەی کۆمەڵایەتی وە سترەکچەری حزب بریتی وە لەوەیکە ئەم حزبە نابێ حزبێکی بنەماڵە بێ و ڕەخنەی زۆریشی ناوی بنێم ناوی بێنم ڕەخنەی زۆریشی لە پارتی دیموکراتی کوردستان گرتووە لە سەرەتای دامەزراندنیەوە کە پارتی دیموکراتی کوردستان حزبێکی بنەماڵەیە ئەم ئەزمونە دووبارە ناکاتەوە لە ناو دەلاخان دەڵێت بنەماڵەی نییە پارتی دیموکراتی کوردستان مافی خۆیەتی باشە من ئاماژەم بە ڕەخنەیەکی ئاماژەم بە ڕەخنەیەکی دواتر دێم وڵات لێلاخان ئێمە لە سەرەتادا وامان گوتووە ئاماژەم بە ڕەخنەیەکی جێگیری سکرتێری گشتیدا ئەو دەڵێت ئێستا ینی بەرەو بنەماڵەیی دەچێت بەڵێ دەکرێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا پێم وانە یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی بنەماڵەییە بنەماڵەکان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەوری ڕۆڵی تایبەتیان هەیە و ئێمە هەموو ماڵە شەهیدێک هەموو ماڵە کەمەندامێکی سەنگەر هەموو ماڵێکی زیندانی سیاسی هەموو بنەماڵەیەکی پێشمەرگە دێرینەکان بە بنەماڵە ئەزانی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ینی وەک ئاماژەی پێدەدەی کە حزب ڕێکخراوێکی کۆمەڵایەتیە ئەمە تا چەند شەرعیە دانە بۆی کە ئەم حزبە ببێت بە بنەماڵەیی دواتر کە کۆمەڵایەتیە دەڵێ دەستگایکی کۆمەڵایەتیە دەستگایکی کۆمەڵایەتیە وەکو گوتم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بنەماڵەکان دەوریان هەیە لەبەرەوەی ئەو بنەماڵانە قابلی ئەوەیە ئەو دەستگا کۆمەڵایەتیە ببێت بە حزبێکی بنەماڵەیی دواتر لەبەرەوەی دەستگایکی کۆمەڵایەتیە بەگەر لە من بپرسی نەخێر نابێت ببێت بە حزبێکی بنەماڵەیی بەڵکو زۆر ئاساییە ئەو بنەماڵانەی کە لە ناو خەباتی کوردایەتی و لە خەباتی شۆڕژێرانی گەلی کورد بەرامبەر بە بەعز بەرامبەر بە دیکتاتۆرەکان خەباتیان کردووە هەندێک بنەماڵە هەیە دیارە قوربانی داوە نەک هەر لە ڕووی قوربانیدانی فیزیکی جەستەیی لە ڕووی قوربان ینی خەبات خەڵکی ڕۆشنبیر بوونە خەڵکی بوونە هانی جەماوەریان داوە بۆ ئەوەی شۆڕش بکرێت بە ئەوی گۆڕانکاری لە ناو کوردستان بکرێت من ئەو قسەیە من هیوادارم بە تەواوی بگەم ئێمە ینی ئەو بنەماڵانە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ ئەو مافیان پێ بدەین کە ڕۆڵیان هەبێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەم دەمێ ئەو پرسیارە گەر زەحمە نەبێ ڕاستی کەمەوە پرسیارەکەتانەوە بۆ ئایا حیزبەکانی کوردستان بە تەواوەتی بەرەو بنەماڵەیی دەچن دەمێ ئەو پرسیارە ڕاستکەمەوە هەندێک حەزب بەرەو بنەماڵەیی چوون ئەمە پرسیار دەکەن نەمان وایە بەڵێ هەندێکیان چوون بەرەو بنەماڵەیە ئەو بڕاوە کامانەوە حەزبانە پارتی دیموکراتی کوردستان حزبێکە بەرەو بنەماڵەیە چوو و مافی خۆشیانە تێدانە لەو چوارچێوەیەدا پێم وانێ وەکو گوتم بنەماڵەکان قسەی زیاتر دەکەین کاک حەمەزیات کاکە ڕۆخ زۆربەی ڕەخنەکانی بزوتنەوەی گۆڕان میدیاکانی بزوتنەوەی گۆڕان هەر لە سەرەتای دامەزراندنی گۆڕانەوە ئەوەیە کە حەزبی بنەماڵە حکم دەکات لە هەرێمی کوردستان گوێت لە دوو بۆ چوون بوو ئەم ڕەخنەیە لەکوێوە سەرچاوی گرتووە بناوی خۆی گەورە من پێم وایە حیزب دەستگایەکی کۆمەڵایەتیە بۆ جوڵاندنی کۆمەڵگە لە تەواوی دنیادا بەڵام لە کوردستان لە ژێر هەیمەنەی یەکێتی و پارتی بە تایبەتیش پارتی حیزب دەستگایەکی عشایری بووە تا بۆ جوڵاندنی چییە؟ بۆ جوڵاندنی هەست و نەستی خەڵک بۆ ئەوەی وەلایان بەلای خۆیاندا ڕابکێشن مەبادیئێک لە ناو ناخی ئەو خەڵکەدا بچێنن تا هەن وەکو پەرستشێک سەیری ئەمە مافێکە بۆ حەزب کە دەتوانێت سەیری ئەو بنەماڵانەکەن کە حیزبەکان بەڕێوابن بەڵام ئەمە ماف نییە بەمە ناڵێم مافە پارتی مافی خۆی بیان یەکێتی مافی خۆی بێ من پێم وایە یەکێتی و پارتی بەرپرسیاری مێژووی ئێستا و داهاتووشن چونکە خەڵکیان وا لێ کردووە تا بەرەو حیزبێکی بنەماڵەیی بڕۆن و ئیتاعی حیزبێکی بنەماڵەیی بکەن یان بنەماڵەیەکی دیاریکرا لە ناو حیزبێکدا بکەن ئەمە بەرپرسیارەتی مێژووی ئەوان هەڵی دەگرن و بۆ داهاتوش تاوانبارن بەڕایبن لەبەر ئەوەی کۆمەلگەیان بە ئاقارێکی خراپبوون ناڕێدا بردووە بە تایبەتیش پارتی لەگەڵ ڕێی کاک حەمەزیادم کە حیزب لە بنەماڵەیی چووە ئەویش کە پارتی بەرەو بنەماڵەیی ڕۆیشتێ بەڵام بەداخەوە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانیش خەریکە بەرەو بنەماڵەیی ڕوا و کۆمەڵێک ئەدگاریشی لەوە دەرکەوتووە لەوانە هەمومان دەزانین کە جەلات تاڵەبانی کوڕی شێخ حسامەدین کوڕی شێخ نووری کوڕی شێخ غەفورە کوڕی شێخێکی تەکەی تاڵەبانیە ئەویش بە هەمان شێوە لە بنەماڵەیەکی عشایری شێخەکانەوە دەستی پێکردووە هات لە ناو پارتی دەرکەوێت خۆی شۆڕشێکی کرد
ڕێز و تەقدیرم بۆ شۆڕشەکەی جەنابی مام جەلال شۆڕشێکی کرد بەرامبەر بە بەڕێز مەلا مستەفا سەرکردەی شۆڕشی ئەیلول و یەکەم سەرۆکی پارتی ئەوە شۆڕشێک بوو لە ساڵی 64 کە هەڵگەڕانەوەیەک بوو بە ڕووی پارتیدا بۆی حیزبی بنەماڵەیی دروست نەبێ بەڵام لە کۆتاییدا ئێمە دیتمان دوای چەندین دەیە لە حکومڕانی ئەوان دیتمان خەریکە یەکێتی ئەدگارەکانی بنەماڵەبوون لەناو حیزبدا بریار دەکەون هێرۆخان خوبات تاڵەبانی شێخ لاهور کە ڕەچەکەی دەگەڕێتەوە بۆ شێخەکانی تاڵەبانی شێخ پاڤێڵ هەموو ئەوانە هەر لە ئەساسی بوونیاندا لە وجودیانە کە دێنە ناو کۆمەڵگە لە قەبێکی شێخایەتیان پێوە دەنووسێ بۆ ئەوی خەڵک وەک معبودەتێک یعنی ئیتاعیان بکات لە ناو بنەماڵە هەمیشە بڵێن ئەوانە دووبارە نابنەوە ئەوانە کەسێکن کە نێردراون وەکو وەحیان پێە ئەمانە لە خەڵکی تر وشیارترن ئەجینا خۆ لە کوردستان بڵێ خەڵک نەبێت جێ ئەوان بگرێتەوە بڵێ خەڵک نەبێت لەوان تێگەیشت و تر و زانات و زیرەکتر ئەگەر ئەوان هاتبوون ئەی ئەوانی پێشەوان چۆن بوون چێ بوون چیان کردووە بەڵێ کاک فاروق جار دەمێ بزانم وەڵامی تۆ چییە بۆ پرسیارەکە حەزبەکانی کوردستان بەرەو بنەماڵەیی دەچن ئێستا بەڵێ بەناوی خۆی گەورە دیارە حیزبی سیاسی کەوەکو پێناسەیان کە پێناسەی دووبارە ناکەن پێناسی جیازی بۆ کراوە بەڵام ئەوەیە کە ئێمە بیزانین حیزب ئامڕادێکی سەرەکی پەرەپێدانی سیستەمی سیاسی لە هەر وڵاتێک و سیستەمی دیموکراسی لە هەر شوێن و لە هەر وڵاتێکە هەبێ بۆیە حیزب لە ئەساسە ئەبێ وەزیفەی خۆی ئەدا بکە کە ئەمە وەزیفەکەیەتی پەرەپێدانی سیستەمی سیاسی و دروستکردنی ڕایگشتی و دوجار دروستکردنی فۆرمێکی سیاسی بۆ کۆی دەوڵەت و هەرێم و کۆمەلگای کە تیایدا ئەژین و بەنسبەت ئەوەی کە ئەم حیزبانە بنەماڵین یاخودنا طبعا ئێمە هەرێمی کوردستان چەندین حیزبمان هەیە ژمارە حیزبەکان زۆرن و ئەم حیزبانە لێک جیاوازن هەرێکە و نەهج و شێواز و ڕێگەی خۆی گرتوتە بەر حیزبمان هەیە بێگومان بنەماڵەیە و ناشی شارێتەوە و خۆشی شانازی پێوەکە و ئەمە مافی خۆیەتی تا سنوورێک تا ئەو سنوورێک کە هەوڵ نەدا بۆ ئەوەی کە ئەم سیستەمێکە لە حیزبەکەی هەیەی بیکا بە ئەجێندای حکوومەت یاخود تەطبیقکە بەسەر کۆی کۆمەڵگایە و کۆی سیستەمی وڵات بکە بە سیستەمێکی بنەماڵەیی واتە لە ڕوویەوە مافی خۆیەتی لەلایەکەوە لەلایەکشەوە تا ئەو سنوورێک کە هەوڵ نەدا بۆی کە ئەم سیستەمە بوێ جێبەجێ کات و بیکاتە ئەمری واقعی بۆ تەواوی کۆمەڵگا ئەمە کراوە حکومڕانی هەوڵ هەیە و هەوڵ هەیە بۆی کە ئەمە بکرێت و بێگومان حیزبیشمان هەیە و هەوڵ ئەدا بەرەو ئەوە بڕوەکە بەرەو بنەماڵەیی بڕوە بەڵام لەگەڵەوەی کە هەوڵ ئەدا هەوڵەی کە هەیە چ کاریگەریەکی دروست کردووە بەڵێ لەگەڵەوەی کە حیزب هەیە هەوڵ ئەدا بەڵام ئەم هەوڵی بووە چێ دەسەر ئەوەکەی سەر ئەو حیزبە خۆی حیزبە خۆی تا چەند قەناعەتی وایە کە ئەم حیزبەی بەرەو بنەماڵەیی بەرێ یاخود ئەو لایەنەی کە یاخود ئەو بەشەی کە ئەوێ حیزب بنەماڵەیی بەرێ ئەوە سەرکەوتو یاخود بەشێکی ڕێگری کە لە حکومەت و لە سیستەمی بنەماڵەی لە حیزبە بێگومان ئەمە کاریگەری لەسەر حکومەت هەیە و یەکێ لە کاریگەرەکانی ئەوەیە کە ئەمڕۆ هەرێمی کوردستان بەم ئەزموونە گەیشتووە ئەمەیەکی لە دەرەنجامەکانی ئەوەیە کە هەوڵ هەیە بۆی کۆی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بکرێت بە سیستەمی بنەماڵەیی ئیتر چ لایەنەکە ئەوە تەفاسی نە هەموو ئەزانین کە چۆن و چۆن نییە بەڵام وەکوتم ئەم سیستەمی بنەماڵەیە کۆی حیزبەکانی نەگرتوەوە بەڵام وتمان چەندین حیزبمانەیە بەڵام هیچ بنەماڵەیی نییە و بنەماڵە شتیا ڕۆڵی نییە و لە شخصی یەکەمی ئەو حیزبە بەولاوە هیچ کەسێکی لە پۆست و وەزیفەی نەحیزبی نەحکومیدا نییە کاتۆتمان شتەکە نسبیە بەڵێ نسبیەکمانێ بنەماڵەیی و بەرەو بنەماڵەیی و نسبیەکشمانێ بنەماڵەیی نییەوە ئەو هەنگاوی ئێستا بەدی ناکرێت کە حیزبانە بەرەو بنەماڵەیی بچن بەڵام بێگومان کاریگەرەکەی ئەوەیە کە ئەمڕۆی بینین ئەمڕۆکەی بینین لە هەرێمی کوردستانە پەرلەمان تعتیل کراوە کە پەرلەمان سەرچاوی شەرعی و سەرەکی و نوێنەری خەڵکی کوردستانن بۆ هۆکارەکەی ڕوونە و سیستەمی حکومڕانی یاخود حکوومەت تا ڕادێک توانین بڵین ئیفلیس کراوە بۆ ئەویش هۆکارەکەی ڕوونە کەواتە بێگومان کاریگەری هەیە لەسەر واقعی هەرێمی کوردستان بەڵێ لەلا خان باس لەوە دەکرێت کە ینی پێدانی دەرفەت پۆستی حزبی باڵا یان پۆستی حکومی باڵاش لەسەر ئەساسی بنەماڵەیە بنمونە پارتی دیموکراتی کوردستان وەڵامت چی بۆ والله من يعني رونا يعني سكرتير مكتب سياسي وزيرة بارتي اندام سركرداتي مسؤولة لقا كارگيرة لقا كيش بنەماڵێ بووە و ئەگەر کنگرێدا ئێکی بنەماڵێ خو تەرشیح کردبیتن دڵنیاییە ئەگە من بنەماڵە خوش ببێتن ئەش بەروێ ئێکی مە ئەف بنەماڵە بارزان
او ڕێبازەکە هەند پیرۆز و مقدس هەرگرتیە مەهمیە و محەبەتەکە تایبەت وەکو پارتی بۆ هەیە منە و ئەگەر تو سەحکێژی وەکو خەڵێکی ئەز بن بۆ هەردوو هەڤاڵن هێژەک و پارتی حزبەکە بنەماڵەیە هەبخۆ ئەگەر بێت واقعێ بنەماڵیدا بنەماڵی خۆ شتێکی هێزە یعنی بنەماڵەیەکی کۆتە هێزێک هەبیتن تا قووەتێک هەبیت و بیا ساحا سیاسیدا بۆ بەرژەوەندیا گشتی خەباتی بکە و زورینە خەڵکی باوەری پێ هەبی خۆ ئەڤە زعف نییە بەڵام ئەوەژە بۆ داکە بنەماڵی نییە ئەس مکەش بژمێ بنەماڵی نییە بەس وەکو بنەماڵایژی یعنی شتێکی کەرەمەکە منە یعنی ئێک شێخە ئێکی بنەماڵێکە مازنە ئێک سەیدە خۆ ئەڤە شتێکی خەڵکی باوەریا وێ هەی گەل ئەو برایە منێ هێژا بەحسی وێ ئێکی کرد و خەڵک یعنی ئەگەر ئەم بەحسی من بەحث کرد دیموکراسی بوون یعنی هەنگ غیر مباشر هەنگێت بێژن ئەف خەڵکە فەهم یعنی ئاستێکی پێویست نییەش بەر هەندێ بالعکس یعنی ئەف خەڵکە هەند هوشیار بووە گەشتی قوناغێکی دا زانیتن کی بوو بەرژەوەندیت نەتەواتی خەباتێت کەتن ئەش بەروەیەکی ئەف باوەریا مازن یا ئەڤڕوک و بنەماڵە بارزان و سەرۆک بارزانی و وێ بنەماڵی هەیە سەر وێ بنەمایەک و ئەف بنەماڵەش درێژایی خەبات یعنی بەرژەوەندیا گشتی داکردە ئایا ئەف خەڵکە هەندە نەهوشیارێک و زورینە خەڵکی باوەری وێ حزبی هەیە ئەڤە ئێکش وا پرسیارە ئەشراخێکی دیکە برای هێژا بەحسی وەیەکی کرد و سببی بنەماڵەیە ئەڤڕوکە ئەمت پەرلەمانی مەش کار کەفتیە ئەگەر ئەم سەحکەینە ئەس باوەرم هەنگوو هەمیاژی پێزانی سەروەیەکی هەنە ئەگە درستی بوجدان و بەحث بکەن چه سببی بنەماڵەیە بوویەک و ئەڤڕوکە پەرلەمانی مە ڕەنگەی لێ هاتیە ئەگەر ئەم سەحکەینە ئەڤڕوکە ئەمل ئەڤێت نەتیجێ وان ئەو سیاسەتە هەڵە بوویە یاکو نەشاینە وەکو پێویست حکوومەتە هەرێمە پێنگاوت بەرەف مؤسساتی و دەولەت بوونی ئەمێ تاڤێن نەشان ئەvێ تەقبل بکەن کو ئەف پارتی هێزەیەکیە سیاسەتی هەڵەمە بستت کام سیاسەتەیەکە هەڵەیە ئەف هێزن سیاسیین ئەڤڕوکە و ساحا سیاسیدا بووینە سەبەب کو ئەڤە پرۆسا پەرلەمانی هاتیە ڕاوستان بە دیاریکراوی دیارە معلومە یعنی ئەڤە ماکی نەتیجە چه وەلێ هات نتیجه چه ئەڤڕوکە دروست بێ نەتیجە چ بووە بنەماڵی وەکیلە کو ئەڤە ڕوو بدەتن باشە کاک حەمەزیاد لەناو یەکێتیدا ئەگەر هەوڵێک هەیە بۆ بنەماڵەیی بۆ دەڵێن هەیە بەپی ئەو پۆستانی کە لەناو حزبەکەدا هەیە کاک کارۆخ ئاماژەی بە چەند پۆستێکدا و لەناو حکوومەتیشدا بەوەی کە یەکێتی بەرەو بە بنەماڵەیی دەڕوات حزبێکە دەبێتە حزبێکی بنەماڵەیی من هەر تاکید لەسەر قسانە بەکەمەوە کە ئەوەی پێشتر کردم گوتم بنەماڵەکە پۆستانە بوو کە کارۆخ ئاماژەی پێدا بەڵێ ئەوەی کە کارۆخیش ئاماژەی پێداوتی پارتی وێچێتی بەرپرسیاری هەموو شتێکن ئەوەی کە ئێستا ڕوئەدا ڕۆژێک لە ڕۆژان هەتا ئەم دوایەش مێژوویەکی دوور و درێژ مابینی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە هەبووە یعنی ئەوانیش بەشدارن لەو هەر شتێک کە ڕووی دابێت بەشدارن وێ خاستن بەم دوایەژەوان لە دەسەڵات بوون ئەوانش لە کەم و کوڕیەکان بەشدارن ئەو کەم و کوڕیانێکە لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستاندا هەیە وەڵام پرسیارەکەی تو هەر ئەوە بگوتم مافی بنەماڵەکانە کەسەکانە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دەوریان هەبێت و پێم وانیە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو بنەماڵەیی بڕوات لەبەرەوەی پاش نەخۆشکەوتنی تاڵەبانی تا ئێستا لە ناو یەکێتیدا دەوترێت کەس ناتوانێت باس لەو پۆستە بکە کە کێ جێگرەوەی تاڵەبانی دەبێت لە ناو حکوومەتدا کە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دراوە بە کەسێک لە بنەماڵەی تاڵەبانی و دواتر پۆستەکانی تریشکە لە دەستگای جێتیرۆر و دەستگاکانی تر و پلە و پایەکانی تر ئەمە ئاماژەیەک نییە بۆ بنەماڵەی یەکێتی یان پێچەوانەیە وەک خۆ دەڵێ من ئەو پۆستانە بە شتێکی ئاسایی ئەبینم کە لە بنەماڵی بەڕێز مامجەلال نەبێت یان بنەماڵی کاکۆسەد یان بنەماڵی کاک جەبار فەرمان کە قارەمانێکی یەکێتی بووە یان بنەماڵی فلان و فلان کەس ئەوە شتێکی ئاساییە ئەو پۆستانە لە لای ئەوان بێ ئەکرێ ڕۆژێک لە ڕۆژان ئەو پۆستانە لە لای ئەوان نەبێت کاکارۆخ ینی لە دەرەوەی بنەماڵەکان ئاماژەت بە پارتی یەکێتیدا ینی کەس نییە لە پلۆپۆسی وەرنەگرت بێ بۆ تەنها ئێوە ئەو پۆستانی کە کەسانێک وەریان گرت بێ لە ناو بنەماڵەی حکومڕانی حزبەکان بن دەڵێن ئەمە حزبێکی بنەماڵەیە لە دەرەوەی ئێوە کەسانێک هەن کە لە ناو حزبدا پۆستیان هەیە لە ناو حکوومەتدا پۆستیان هەیە بۆ تەنها چاوتان لەسەر ئەوەیە کە کەسانێک حکومڕانی حزبەکان لە بنەماڵەی حکومڕانن بۆیە دەڵێن ئەم حزبە بنەماڵەیە بۆ ئەم حکومە دەدەن لە ناو یەکێتی و پارتیدا دەبینین یەکێتی لە ساڵی 75 کە دامەزراوە تا ئەو لەحزەیەش بە نەخۆشکەوتنیشەوە جەنابی مامجەلال هەر سەرۆکی ئەو حیزبەیە سکرتێری ئەم حیزبەیە یعنی کەسێکتر نەبوو لە ماوەی ئەو 30 ساڵی ڕابردووە بتوانی جێ ئەو بگرێتەوە لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا هەتا ساڵی 79 بەڕێز مەلا مستەفا بارزانی بوو
هەمووشان کە لە قەبی تاالبانی و بارزانانی وەکو پێشتر ئاماژدان پێدا لە قەبی باوکو و باپیری خوارد لێ کردیتەوە بە ئەوەی کە خەڵک بە پیرۆز سەیری ئەو شوێنە بکە کە لێشی دانیشتون یاخود لێ لەدایک بوون لە ساڵی هەفتاونەوە هەتا ئەو لە حزێش بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی ئەو حیزبەیە کەسێکی تر نەبوو یعنی لە ناو پارتیدا بگاتە ئەو مەقامە ئەدامێکی مەکتەبی سیاسی پارتی ڕەحمەتیە مردووە ئاماژەی بە شتێک داوە دەڵێ لی دەپرسن تۆ بۆچی چونکە دەستی لە کارچێشایەوە بۆچی دەست لە کارچێشە گوتی من تا پێمە ڕۆیشتم تەواو باشەگەرم پرسیارە و ڕخنەیەک لە بزوتنەوەی گۆڕان بگیرێت خەری گشتم زوتنەوەی گۆڕان هەمان ئەم ئاماژانن کە بۆ حەزبەکانی تر هەن لەناو گۆڕانیشدا هەن بۆ شێوەی کە کەس وەڵامت دەدەبەوە بە فقڕێ تاوکەم گرنگوێ تێگەیشت لە پرسیارەکەم وەستم چییە دەڵێت من تا کۆتایی ڕۆیشتم یعنی ناو پارتی کەواتە تا کۆتایی بوون ئەندامی مەکتەبی سیاسیە بە هیچ شێوەیەک ناتوانانی بیتی جێگیری سەرۆکی تۆ دەتوانانی ببیتە سەرۆکی یعنی سەرچپی بەرێک پێرە و پرۆگرامەژە پێکریا یا لە ناو پارتی یەکەم شت دەبی کوڕی یەکێک بی لە فقڕەی مەلا مستەفا بارزانی دووەم دەبی دایکی بارزانی بێ سێم دەبی خێزانەکەشی بارزانی بێت چوارەم دەبی بەسەرکی پاراستندا تێپەڕی بووی ئەvە سەرچپی بەرە کیوەتڤ وەکەوەر سکرتێری مەکتەب سیاسی و ئەندامێت مەکتەب بەو دلیلی کە ئەف پۆستێت حەساس بەو دلیلی کە جەنابی مەسعود بارزانی لە ساڵی هەفتاونەوە هەتا ئەو لەحزەیە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان برای هەتا جەنابی سەرۆکی مەیە یعنی وەکو باوەری و محەبەت سۆرانین یاخود خەڵکی ڕۆژهەڵاتن خەڵکی شوێنەکانی کارۆخ جواب جەنابێتە دەمەڤەش دواتر جوابم لە ماوەی هەفتا ساڵی ڕابردوودا لە ماوەی هەفتا ساڵی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان تەنها دوو سەرۆکی گۆڕیە ئەویش بە مردن مەلا مستەفای بارزانی دەمرێت کوڕەکەی دێتە جێ لە ماوەی لە ساڵی هەفتا و پێنجتا ئەو لەحزەیە یەکێتی بەردەوامە لە حکومکردنی جەلات تاڵبانی بەردەوامە لە حکومکردنی ئەو حیزبە بەو پێوەری کە جێگرەکانیشی ناتوانن بڕیان لەسەر چارەنووسی ئەو حیزبە بدەن باش پرسیارم کرد لەبارەی پۆستی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان پۆستی ڕێخەری گشتی کاکە شوان من لێرە پێت دەڵێم ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ساڵ 2009 دامەزراوە لە ساڵی 2009 خۆی ئیعلان کرد وەکو تەفگەرێکی ئازادی خواست و نیشتیمانی لەسەر ئەساسی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بەکارهێنانی سیاست بە خراپە وە قۆڕەکاری دەسەڵات خراپ بەکارهێنانی سیستەمی ئابووری لەسەر هەموو ئەو ساسانە بۆ بەرەنگاربوونەوەی ئەوانە دامەزرا حیزبێکی مەدەنیە باوەڕی بە مەدەنی هەیە باوەڕی بە مۆدێرنە و بەرەنگاری مەدەنیانە هەیە باوەڕی بە چەک نییە ئەو حیزبە کۆنگرەیەکی کردووە تا ئێستا لە کۆنگرەدا ڕێخەری گشتی هەڵبژێردراوە بۆ ماوەی 6 ساڵ دەتوانێت ڕێخەری گشتی بێت هەر کاتێک بینیتان ڕێخەری گشتی لە دوو خولی زیاتر بەردەوام بوو لە حکومکردنە ناو حیزبە ئێوە دەتوانەوە کاتە ڕخنی خۆتان بڵێ کاک فاروق قسەمان لەسەر کاریگەری کرد ینی باشە ئەوانەی کە حەزبی بنەماڵەییش بن خاوەنی دەنگدەرن خاوەنی جەماوەرن و ڕێژەیەکی زۆر دێنن لە هەڵبژاردندا ئەمە مانای چی ئەمە ئاماژەیەکە بۆچی خەڵک لەگەڵدایە ینی لەگەڵ حەزبێکدا کە ئەگەر بنەماڵەییش بێ بەڵێ دیارە ئێمە شتەکە وتمان جیامان کردو وتمان بۆ وەکو بەڕێزیان ئاماژەیان پێکرد ئەو حیزبە هەچ حیزبێک بێ سینە سادە دەنگدەری خۆی حیزبی خۆی دەنگی پێدا سەرۆکە ئەوە شەنی خۆیەتی ئێمە ناچنێ و تەفاسیلە و تەدەخولی ناکەین بەڵام دواتر کەسانێک هەن کە قبوڵیانە پرسیارەکەم ئەوەیە ئەو کەسانێک کە قبوڵیانە وتمانە ئەندامانی حیزبەکان خۆیان جاوە حیزبات کردێ قبوڵێتی بەڵام ئایا بۆ سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان خەڵک قبوڵێتی گەورەترین هێزی هەرێمی کوردستان لە ساسی بەشی دەنگی پەرلەمانی هێناوە کوا زۆری نەقبوڵێتی ئەسڵان کەمینەیە یعنی لە ساسی بەش بۆ لە سا نزیکەی یەک لەسەر سێ من نەمە زۆری پرسیارم کرد تەوافقی شتێکی دیە هەچ حیزبێک لە جودا نەمانە بەڵێ هەچ حیزبێک لە هەرێمی کوردستانە وتمانێکی لە ئامانجی حیزبەکان بەشداریکردن لە بانگەشەی هەڵبژاردن لە سیستمی هەڵبژاردن لە هەڵبژاردنێک هەچ لایەنێکی سیاسی زۆرینەی دەنگەکانی هێنا ئەگەر هەچ لایەنە قەنەعەتی بە دەنگدان و باڵژاردنەوەی پیرۆزبایی لێ بکرێت بەڵام هیچ حیزبێک لە هەرێمی کوردستانە لە ساحەب نیوەزایدێکی دەنگەکانی نەهێناوە ئەوی کە هاتووە زۆرترین حزب 30 کورسی پەرلەمان هێنا لە کۆی 100 کورسی پەرلەمان کاتە زۆرینەی خەڵکی کوردستان لەگەڵ ئەم سیستەمەدا نییە لەگەڵ ئەم شێوازەدا نییە بەڵکو ئەمە کەمینێکە بەڵکو بە پێچەوانەوە ئێمە چوار لە کۆی 5 لایەنی سەرەکی لە هەرێمی کوردستانە چوار لایەنی سەرەکی داوای سیستەمی پەرلەمانی دەکەن کە ئەمە جیاواز لە سیستەمی سەرۆکایەتی چونکە سیستەمی سەرۆکایەتی هەرچەندە خۆی سیستەمی سەرۆکایەتی
زیاتر ئەوەی لێ خوێنێت کە بەرەو بنەماڵەیە بچێت ئەینا خۆی لە ئەسڵ سیستەمی سەرۆکایەتی بنەماڵەیە نییە بەڵام لە ناوچەکانی شەرقا لە ڕۆژهەڵات ناڕاست لە هەرێمی کوردستانەوە هەوڵ ئەدرێ ئەمە بەرەو بنەماڵەیە ببرێت بۆ یعنی کەواتە کەمینەیەکی خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم جۆرە سیستەمەدان لە هەرێمی کوردستانە و وەکو وتمان ینی کاتە زۆرین لەگەڵی نییە و ئەم واقعی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانیان پێگەیشتین بەرەنجامی چییە؟ بەرەنجامی هەماکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆچی بووە؟ بۆ ئەو بووە کە بەڕێزێک 2 خول و نیوی لە سەرۆکایەتی بە خولێک لەلایەن پەرلەمانەوە خولێک لەلایەن خەڵکی کوردستانەوە نیو خول لەلایەن پەرلەمان و بە هەمان شێوە بۆی تەمدید کراوەتەوە بەرەنجامی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و پەرلەمان ویستی ئەم یاسایە هەموار کاتەوە بە شێوەیە کە دوجار بە ئیرادەی پەرلەمان هەر یاسایە کاتە پەرلەمانەوە هەڵمان دەزانین بە زۆرینە یەکلایەکرێتەوە ئەگەر خەڵکی کەرێمی کوردستانی خۆ نوێنەرانی خەڵک لەگەڵی دانین با لە پەرلەمان ئەو یاسایە ڕەتکرێتەوە بە زۆرینەوە کەمینە بەڵام بەرەنجامی ئەمە وتمان پەرلەمان لەبەر ئەمە دروست لەبەر ئەم هۆکارە تعتیل کراوە وهروەها یەکێک لە کاریگەریەکانی سیستەمی بنەماڵی لەسەر هەرێمی کوردستان ئەوەیە کە حزب کە خۆی بنەماڵەیی بوو یا خۆی ویستی بەرەو بنەماڵەیی بچێ هەوڵەدا ئەمە تەکلیسکە هەوڵەدا ئەم کاتە فۆرمی گشتی چکە حیزبی سیاسی بەشێک لە کاری گشتی بەشێک لە دروستکردنی ڕای گشت هەوڵەدا ئەمە بکاتە ئەمری واقع و ئەم ڕایە ئیسارە پێ بکات تەکلیسی بکات و هەوڵدا واقعی کۆمەلگا بەرەو ئەو بەرێ بەڵام وتمان لە هەرێمی کوردستانە زۆرینەی خەڵکی کوردستان لەگەڵ ئەمەدا نین و بەرەنجامی ئەوشە کە ئەمڕۆ ئەبین کە دۆخی هەرێمی کوردستان بەرەو چاقبەسوی ڕۆشتووە بەرەو چاقبەسوی سیاسی و کۆمەڵە قەیرانیش دەرەنجامی ئەوە بین لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی بۆ تەواوکردنی قسەکانی مامەستا لە کوردستاندا زۆرینی ڕەهانیە بەڵام لە کوردستاندا دەسەڵاتی ڕەها هەیە بۆ ئێمە خەڵکی کوردستان بزانی کە دەسەڵاتی ڕاژ لە شوێ سەرچاوی گرتووە لە دەباشان و بە تایبەتی تر لە سەری بڵند یعنی 2 حیزب لە ناویشیاندا 2 بنەماڵە زۆرینەی ڕەهان نین نخبەیەکی زۆر کەمینە لە کوردستان بەڵام دەسەڵاتێکی ڕەهایە ینی لە هەرێمی کوردستان دەوترا دەبێت بەغدا باش من پرسیارێ بکەم دواتر وەڵامیشی بدەرەوە لە هەرێمی کوردستان ینی لە پاش 2023 دەوترا بەغدا دەبێت چاو لە ئێمە بکات بۆ ئەو ئەزمونەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئێستا لە بەغدا باس لە حکوومەتی تکنۆکرات دەکرێت لە هەرێمی کوردستان هێشتا لەمەڕ ئەوەین کە دەبێت بنەماڵە حکوم کات و خزمێنە هەبێت لە نێو حەزبەکاندا وەڵامیشت بۆ زۆر بە کورتی بۆ ئەوەی کاتی ئەوە برادری هێژە بەحث کرد و سەبەب بێیەکێک و مەسەلا سەرۆکاتی هەرێمی بووە ژوەکیلی ئەفوازای هەرێمە کوردستانی چی بووی ئەوە دوور و نزیک هیچ پەیوەندی بێیەکی نەبوویەش بەرک و ئەوە پارتی وایە حەزکریە بوێ ئیرادا جەماور دەنگیر سەرۆکاتی هەرێمە بەوە واقعەکە ئەگە هەنگ قبول بکەن قبول نەکەن ئەو مەوزوعێکی دیکەیە مەسەلا واز ئەوهولێ هاتیە ئەوە ئارمانج ئەو بووە و ئەو هەندێک تەوافقی سیاسی بکەن ناو پەرلەمانیدا کەسێکی هەڵبژن ئەو ژیمەنە بەس ئەوە عەفو ئەس ئیجازە بدەم من حەقی هەی جواب بدەم سەر مەسەلا و پارتی ئەو داخوازکریش بەرک و درێژایە مێژوێدا پارتی سەرهێزە جەماوری دروست بووە واقعدا ئەوە دان پێدانێکە واقعیە ئەگە سەحکێ ئارمانجش ئەو بووە و مەڤیایە ڕەئیا پارتیا ئێکی ئەو بووە و خەڵک بڕیار سەر سەرۆکی خوب بدە دژبەر چێ ئەگەم ساکەین هەرێما کوردستاندا تەقسیم بووە 38 کورسی پارتی و لایەنە دیکەژی ئەو مەجموعە کورسی دیکە دەست بە ئیناینە ئەو بووێ ڕێزگرتن بووی خەلکی و زۆر خەلکیش هەبووە هەرێما کوردستانی بەشداری دەنگدانی نەکریە باوەری هیچ پارتێکا سیاسی نەبووە پێویستە ئەمژی ڕێزل پارتی وایە ڕێزلوی خەلکیژی بگریتن و بەشداری دەنگدانی ئەمن دەنگیدا پەرلەمانتارێکی بۆ پەرلەمانی ئەس حاضر نیمە ئەو پەرلەمانتار دەنگی بدات سەرۆکێکی بۆ من هەڵبژێریت من دوێت ئەس باشتر بەشداری پرۆسە دەنگدانیدا بکەم و سەرۆکی خۆ هەڵبژێرم ما بەس تا پارتی جا لێرە ئەو بووە و ڕێزل وێ ئیراداوی خەلکیژی بگریتن و سەرۆکی خۆ هەڵبژێریتنش بەرک و دەنگدانیدا کەسێ خۆ تەرشیح نەکریە نوێنەراتیاتەکەم بوو سەرۆکی هەرێمی کاتی ئامادەبووانە دواتر کاک حەمەزیاج قسەی نەکردووە ئێستا کاتی ئەوەیە باشە من پرسیارەکەم دەکەمەوە زۆر کاکاڕۆخی ئاماژە بنەماڵەیە کرد من پێ باشە ئەندامت ماژێت پارتی وەکو ڕێخستنت پارتی ئەگەر باوەری بجەنابی سەرۆکی هەبیتن هەتا ما بیتن ئەم دەنگی پێ بدەین یعنی مشکلا کێ لەم بووە دەتوانی ببیتە سەرۆکی پارتی بوونەشیم پرۆسا کنگرەیەکە 70 ساڵی ڕابردوو چێ بوو بە سەرۆکی پارتی مە ئارزومەندانە دەنگی پێ دای مە خۆش کاتی ئامادەبوانیش کاتی ئامادەبوانی شوان بەس ئەگە ئیجازە بدە من دوو شتی جودانە ئەگەر ئەڤە وەکو هەنگ بەحەسکیان کوب ئەوەیەکی دیکتاتورانە هات بنا فارسکردن ئەوە هیچ ئەساسێک بوونینە لەلاخان وەڵامت گەیشتاک حەمەزیار ئێستا کاتی ئەوەی شانازی بە بنەماڵە بکرێت و کەسانێک لەناو بنەماڵەدا یان
حکوومەتی تکنۆکرات و کەسانی شارەزا لە حکوومەت و لە دەستگا حکوومیەکاندا زۆر بە کورتی بەڵێ بێگومان ئەو شێوەی بەغدا مە باس لە بەغدا دەکەن هەرچەندە پێک نەهاتوە بەڵام ینی هەنگاو دەنێت بۆ حکوومەتێکی لەو شێوەیە و لە جەنگیشدا و قەیرانی دارایشی هەیە مۆزوعی تەکنۆکرات و ئەوانەی کە ئێستا باسەکرێەوە لە کۆنیش هەر باس کراوە ئێمە لە هەموو شوێنێکی دنیا حزب کاندیدەکانی خۆی دیاریەکە حزب ئەو کاندیدانە دیاریەکە کە پێویستە پۆستە حکومیەکان پۆستەکانی دیکەیان لە هەڵبژاردن چێ ببێتە ئەندام پەرلەمان کەواتە هەروە دەمێنێتەوە لە هەرێمی کوردستان بەڕای من هەروە بمێنێتەوە یان دەمێنێتەوە هەروە نازام هەروە دەمێنێتەوە لەگەڵەوەی کە بەم شێوەی ئێستا بمێنێتەوە نەبووی ئەو شتانە بکە بەڵام بەخۆی لە ڕێی واقعیەوە ئاوە بەو شێوەیە حزب کاندیدەکانی خۆی دیاریەکە بۆ پۆستەکان بۆ ئەو پۆستانی کە ئێستحقاقی خۆیەتی هەر حزبیش لە پێناو ئەو شتانە دامەزراوەکە دەسەڵاتی سیاسی ببەخشێتە کادیرەکانی ئەندامەکانی لەبەرەوەی حزب شتێکی ئەبستراکتە حزب ئەوە نییە بڵێ چەند کەسێک ڕەنگە من ئێستا لەو حزبە نەبم سکرتێری ئەو حزبە هەر نامێنێ جێگرەکانی نازانم چه کەس نامێنێ بەڵام حزبە وەکو شتێکی ئەبستراکت ئەمێنێتەوە ئەوانە ئەڕۆنە و حزبە ئەمێنێتەوە بۆی مۆزوعی تەکنۆکرات و ئەوانە بەو شێوەیە کە باسەکرێ یعنی حزب بەخۆی کاندیدەکانی خۆی دیاریەکەەوە پێویستە حزب ئەو کەسانە دیاری بکە کە شیاون بۆ ئەو شوێنانەی کە بۆی دیاریەکە ئەوە گرنگە نە تەکنۆکرات و نە ئەوەی کە بەڵام دواتر لەسەر ئەندامێتی یاخود لەسەر ئەساسی ئەندامێتی دڵسۆزی و کەسێک بۆ حەزبەکە نەک سەربەخۆیی یان شارەزایی کەسەکەیش نەبێت غەڵەتەکە ئەلێرێ ئەگەر غەڵەتە ئەمە بەڵێ غەڵەتە ئەگەر کەسێک لەو حزبەدا دیاری کرا بۆ پۆستێک و نە شارەزایی هەبوو یان مستحقی ئەو شوێنە نەبوو ئەوە بە هیچ شێوەیەک ینی حەق ڕەخنەی لێ وەڵامەکەم بەڵام من پێم خۆش بوویان لەسەر ئەوەی وەزیفەی حزب قسە بکەین ئێمە قسە دەکەینەوە کاک حەمەزێ قسە دەکەینەوە پاش وچانێک دیارە ئامادەبووان سەرنج و پرسیارەکانیان بۆ ئێوە دەخەنە ڕوو وچانێک و بەردەوامی لەگەڵتان بەڕێزان لە پرۆگرامی دووجار بکەرەوە بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان ئایا حزبەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی بەرەو بە بنەماڵەیی دەچن جارێکی ترسلااوتانە بەڕێزانم پرسیارەتەوەری ئەمڕۆی پرۆگرامی دوو جار بیر بکەرەوەیە ئێستا کاتی ئامادەبووانە سەرنج و پرسیارەکانتان بخەنە ڕوو فەرموو کاک هەمزە دەستخۆش کاشە بۆ بەرنامەکەت پرسیارێکم بۆ خات و لەیلا هۆکارچە لە ناو پارتی سۆرانەکان تەنها بۆ پۆستی سکرتێری مەکتەبی سیاسی دەڕۆم زیاتر نەخێر ڕادۆستن لێرەوە پرسیارەکەشم بۆ قادر حەمە ئەو لێدوانانەی کاک حەمەزاد ببوورە ئەو لێدوانانەی هێرۆ برای محەممەد و بەڕێز کۆسەد ڕەسوول عەلی ئەو لێدوانانی کە دەدەن هەرچیان هەوڵ نادن دەست بە سەریەکی دابگرن خۆیان بکەنە حیزبێکی بنەماڵەیی بەڵێ کاک هەمزە فەرموو کاک وەفا بەخێراتنی میوانەکانەکەم تەنها سرنجەمەوەی لەسەر بنەماڵەیی هیچ یاسایەک نییە لە ئاسمانە لە هین بڵێ ئەمە بنەماڵەیی قەدەغەیە نابێ کوڕی سەرۆکی کوڕی کە سەر بێ بە لەوێ نییە ئەو تەنانەت بینیمان لە ئەمریکا عایلەی جۆرج بۆش خەریکە ئەگەنە سێم کاندید گرنگیش ئەوەیە ئایا ئەو بنەماڵەیە توانیانە ئەو شتە بڕێوکەن یعنی بوون نمونە خەباتی بەرزانەکان لە شێخ عەبدولسەلام و شێخ ئەحمەد و ئەو هەموو قوربانیەدانانە کە حکمیانکە زەرەیان کردووە لە ئەنفالکردن تەنانەت وای لێ هات بەرزانیە بگەشتایەتە 14 ساڵ سەدامی ئیدامیکەنەوە بێ بە شۆڕژگەر ئایا ئەو کوڕانی بەرزانی کە ئێستا لە سنگەران و لە خەباتان ئەگە سوێنی خۆیان هەڵبژێرن جەماوەردەنگیان پێ با چ گوناحێکیان هەیە فەرموو کاک ڕاستی سوپاس بۆ بەرنامەکەتان سوپاس بۆ میوانەکان وەڵام من ئەوە ئەڵێم زەحمەت دەبێ فەرموو خوشکە لەیلا باسی لەوە کرد کە ئازادی و فرەحیزبیەوەمان لە سایی سەرۆکی ئەمایە من ئەوە پرسم نەبوونی ئازادی دەربڕین نەبوونی ئازادی ڕۆژنامەنووسی نەبوونی مافی مۆڵەتی خۆپیشاندان نەبوونی یاسا و تەعتیلکردنی پەرلەمان ئێمان لە سایکیایە پرسیارێکی کام ئەگەر بێت و کەسێک لە ناو پەرلەمانە ناو حکوومەتە پۆستێکی هەبێت لە دەروی بنەماڵە ئەمە مانایەوە نیە کەم حیزب بنەماڵی نیە لەبەر ئەوەی بنەماڵە تێت خەڵکە نێرێتە پەرلەمان خەڵکە نێرێتە حکوومەت بۆ ئەوی بنەماڵە پارێزێ بۆ نمونە لە یاسای وەزارەتی خوێنی باڵایە
لە پەرلەمان زۆر جەخ لەسەرەوە کراوە کە نابێت زانکۆی کوردستان سەر بە خوێنی باڵا بێ ئەمە بۆچی لەبەر ئەوەی کەسێکی بنەماڵە سەرۆکی ئەم زانکۆیە بۆ بەرپرسە لەم زانکۆ کە ئەمە مانا و مەدلولی گەورە و گرنگی تایە کە ئەمانە ئەیانەوێت نەک تەنها حیزب بەڵکو کۆمەلگاژ پرسیارەکەت لە یاسای وەزارەتی خوێنی باڵا لە پەرلەمانەکە گفتوگۆی لەسەرکرا پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان زۆر جەختیان لەسەر ئەوە ئەکردەوە کە نابێت زانکۆی کوردستان سەر بە خوێنی باڵا بێت سەر بە وەزارەتی خوێنی باڵا بێت ئەمە بۆچی تەنها لە بەرەوەی بەڕێزی شەروان بارزانی سەرۆکی ئەم زانکۆیە کە ئەم ماناو مەدلولی ئەوە ئەگەیەنێ بۆ ئێمە کە ئەمانە خەڵکە نێرنە ناو پەرلەمان ناو حکوومەت تەنها بۆ پاراستنی بنەماڵە نەک بۆ ئەوەی کە حیزب بەرەو بۆ پێی پرسیار نەکراوە لە کاکەڕۆخ و کاک فاڕۆق کێ پرسیاری هەیە بۆ ئەوان فەرموو ناوی بەڕێزت کاک ئەڵوەند کاکەڕۆق من پرسیاری وەلێ دەکەم کە یەکێتی بەرەو بنەماڵی دەڕوا سکرتێری یەکێتی ئەوە بەڕێز مامجەلا لە خەڵکی کۆئەیە جێگرەکەی خەڵکی هەولێرە جێگری دووەمی خەڵکی سلێمانیە کاک مەلا بەختیار خەڵکی خانەقینە مەکتەبی سیاسەکانیشی لە هەموو ناوچەکانی کوردستان بێگاتوە لە بادینە بگراتە خانەقین چی لێ دەپرسی پرسیارەکەم ئەوەیە عقبەوەی برێتن یەکێتی حیزبێکی نەتەوەیە نەک حیزبێکی بنەماڵەیە و بەخۆشی دەبینیت لە 2011 تاکو ئێستا نەک من باسی ئێستا دەکەم کە 2011 یەکێتی ینی لەبەر چاوی میدیاکان و جیهان وا دەبیندرێ یەکێتی یارمەتی ڕۆژئاوایی دەدا یارمەتی باکوور دەدا یارمەتی ڕۆژهەڵات دەدا و دەحمێکی تەواوی ئەم حیزبانە دەکات کە یەکێتی کە بەرچاوی هەموو میدیاکانی جیهان کە دێن مقابلە لەگەر بەرپرسە یەکێتەکان دەکەن بەوەی پرسیارەکەشم بۆ لەیلا خان شوان ئایا پارتی لە حیزبی بنەماڵەی و سەرۆک و جێگرەک ینی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسعود بارزانیا جێگرەکەشی کاک نسیمان بارزانیا ینی کوڕ و برازە هەروەت لە حکوومەتیش هەر دەسەڵاتی ئەم کوردستانی بەڕێوە نابن ئەوە حیزبی بنەماڵەکەت گەشت هەیە من عەبدولخالق فەرموو دواتر کێ پرسیاری هەیە لە کاک فاڕۆق دواتریش بە دوو پرسیارێکم بۆ ئەو خوشکە بەڕێزە لەیلا خان بەڵێ هەر خۆی وەڵامی قسەکانی خۆی دایەوە یەکەم جار گوتی بنەماڵە نییە دوایە گوتی بەڵێ شانازی بە بنەماڵەیەوە دەکەن یعنی من وەنەگوت دوو بووچونێ جودا نەبوون من گوتی ئەم وەکو پارتی بنەماڵە بڕێوە ناچیتن و کەسە قەرارە بدات و بێ بۆ پەیرە و پرۆگرامێک بەس وەکو بنەماڵە یعنی جێ ڕێزگرتنەکە مازنە نکمە باش پرسیارەکەت چییە لە لەیلا دوو شتی جودانە عفو یعنی سیڤیدارم پەیامامە خەلەت نەگەهش بیتن نوکەژی ئەس بژم دووبارە ژیت کەم و سەد پارە ژیت کەمەوە کو پارتی حزبەکە بنەماڵەی نییە بەلکو پارتێکە خۆدان هێزەکە جەماوریە و ئەمە هەمیە باوەری بووی هێزێ و بنەماڵی هەیە پرسیارەکەی من ئەوەیە ئەوە پارتی خۆی یەکلا کردەوە یعنی هیچ قسەیەک لەسەر بە بنەماڵەبوونی پارتی نەمایە پرسیارەکەم لەو برای یەکێتیەیە حەمەزیات ئەو کاک حەمەزیات بەڵێ باشە یەکێتی هەتا ئێستا بە هەموو باڵەکانیەوە هەوڵی بە بنەماڵەبوونی یەکێتی نادا باشە کێ پرسیاری هەیە بۆ کاک فاڕۆق فەرموو بەڕێز مایکەکە بگاتە لای ناوی جەنابەت کاک ئاران کاک فاڕۆق کە جەناب دەڵێ سیستەمی حکومڕانی کە بنەماڵەیی باش نییە بەرەو دیکتاتۆر بوونەوە بەڵام ئێستا تەماشای سیستەمی بەریتانیاکە سیستەمی سوید سیستەمی ئیسپانیا کە ئەو وڵاتانە بە سیستەمی بنەماڵەی بەڕێوەچن کە سیستەمێکی بنەماڵەیە کە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی اقتصاد و لە ڕووی سیاستشەوە دەسەڵاتیان بە باشتر ئەوەیە سەرقامگیرترە بۆ دیکتاتۆریتە کە میلەتەکەش پێڕاستیە کە کارۆخی ژەڵەیە کە حیزبی گۆڕان بزوتنەوەی گۆڕان بۆ دامزراوە کە دژی گەندەڵی بێ بەڕێز کە یا وەزیری دارایی کە بۆ وەزیر هەتا سێ مانجیەکەم لە هۆتێل دیڤان دەمایەوە کە هەر شەوی بەلایەنی کەم 11,100 دلاری مەسرفی ئەو شەوی بوو لەسەر حسابی حکوومەت ڕوونە سرنجەکەی بەڵێ کە بۆ مانگێک ئەگەر ئەوەن دەبێ 33,000 دلارەکە بۆ کاک حەمەزیادیش دوو پرسیار کرد بە کەستە پرسیارکەلەوە کاتی کەسانی تر زۆر حکوومەتی عێراق چاو لە دەسەڵاتی حکوومەتی هەرێم تا لە دەسەڵاتی حکوومەتی عێراقە دکتۆر فواد مەحسووم کە سەرۆک عێراقە سەرۆک کۆماری عێراقە
زیاتر بۆ ساڵێک دەچێت کە سەربازەکانی چوار پاسوانی ئەو جیراوە لایەن حەزی شعبیەوە هەتاکو ئێستاکانە دەنگۆشیان نیە کە سەرۆکی نەتوانین بەریدا بەت سەرۆکە ئەم دوو بەڕێزە و دواتر جەنابەت فەرموو دواتر دێمە لای تۆ بە ئەم پرسیاری خۆی بۆ بەسی وادام دوو پرسیار بکەیت چوار پرسیار زۆرە بۆ ئەوی فەرموو بەڵێ فەرموو کارزان حەسەن قوتابی زانکۆ خۆش بەرنامەکە لێ دەکەم پرسیارێکم لە کاکارۆخەیە پارتی دیموکراتی کوردستان یەکەم حیزبی کوردستانە هەومان نەزانین جەماوەری زۆرە بەڵام لەبەرچی دەنگی جیاوازیان ڕای جیاواز لێبوونەوەی کوتلێک نابینی لەنێو ئەو حیزبەداکە ینی جیاواز لە باڵەکان بێ باڵی سەرەوە کاکارۆخ وڵامت بداتەوە بەڵێ فەرموو بەڕێز دواتر ئاکام ببوورە هەڵناسمەوە لە سەرتاوە دەستخۆشی لێ دەکەم زۆر سوپاس هیوادارم ئەو بەرنامانە درێژەی بچێشی زۆر سوپاسە بۆ ملەتی کورد بۆی ڕۆشنبیری کورد زیاد بێ بەڵام دەمەوێت بە خولەکەی چوار پرسیار بکەم ڕوونکردنەوەیش بدەم ڕوونکردنەوەی هیوادار بووم زیاتر لەسەر بابەتەکە قسە بکرا بە زیاتر هجووم یەکتریان کرد ڕوونکردنەوەکەشم ئەوەیە دەکرێت حزب بە بنەماڵەیی بکرێ ئەگەر ئەندامەکانی بە پەیڕەوی ناوخۆ لە سەرەتاوە بە ئۆرگانەکاندا بڕوە لە کۆنگرە هەڵبژێردرێت دەکرێت کێ وەڵامت بداتەوە ئەوە ڕوونکردنەوە بۆ هەموو ئەندامەکان حەزم دەکرد لەسەر بابەتە قسەی بکرد بەڵام کەسیان لەسەر بابەتە قسەیان نەکردن دەکرێت لە سەرەتاوە دەست پێ بکە بە ئۆرگانەکاندا بڕوە بەڵام پرسیارم بۆ لەیلا خان ئایا تۆ دەڵێی هەموو بنەماڵەی بارزانی بە هەڵبژێردران بە پەیڕەوی ناوخۆ بەڵام ئەو هەموو خەڵکەی کە ئێستا لە مەکتەبی سیاسی و لە سەرکردایەتی پارتی و لە سلکی عسکەری ئەمانە هەمووی بە ئۆرگانەکاندا هاتوونە هەڵبژێردراون زۆر سپاس دەکەم وەڵام دەبێت بۆ کات زۆر ڕوونکردنەوەشدا بۆیە با کاتی کاک ئاکامە سپاس دەکەین فەرموو کاک ئاکام سالێکم بۆ کاکاتە خەیە ئایا بزوتنەوەی گۆڕان گرنتی چێکە لە ئایندەدا نابێتە حیزبی بنەماڵە سپاس بەڵێ فەرمووی لەخان با لە تۆ دەست پێکەین بە وەڵامەکان بەڵێ ئەڤە یەکیش هەڤڵە ئاماژەبوویەکی کرد و ناو پارتیدا سورانی نگەشتنە ئەسن زام چ جیاوازێک جارێ نەکمە وەکو پارتی نییە و نابیت ژینا بینە بادینی و سورانیا ئەگەر ئەم سەحکەینە هەندی و کادرێت مەیت ئەوێت بادینی و سورانی نزیک بووینەت گەلێک هەتا ئالوگور بوونە زبانیشی زۆر قووەتت گەلێک گۆڕیە یعنی ئەڤە جارێ مە چ فەرقێک نینە بادینیە سورانیە ئەڤە جیاوازی نایتەگیرن ئەژبەر ئەڤە کو ئەگەر کەسێک وەکو ئەسنا بژم بادین و سورانی ئەگە هەر کەسێکی من ئاماژە گەوادیژی بووە وەڵامای پرسیارێدا و کو هەندی جەناب سەرۆکیان ماڵە بارزان وێری بیتن باوەری پێ هەبی دەنگی بدەتە کەسێکی دی خو ترشیح نکرد بیتن وەکو مافجو وقت دەنگدان تێتەگیرن وەکو لجنات حەکەمیش زۆر جا تحکیم گەل سەر حاضرن ده جاجی داخواست کرد کی هەیە گەلوانە خو ترشیح بکات وقتی کەس حاضر نەبیت بچیتن ئەوە شتێکێک و خەلکی باوەریەکە مازر بوان هەیە نسبەت ئەو برادەرە دیکە بەحسیوەیەکی کرد و ڕاگەاندن خو پێشاندان بمۆلات تێنەگیرن هەموو دنیایدا ئەوێت مؤسساتی و ڕێخستی بینە ڕێخستن بێگومان دبیا سیستمێک هەبیتن کو ئەف ئارمان ژیوان خو پێشاندانە چنە مەدیتن ژبەرچل هەرێما کوردستانی زۆر خو پێشاندانش بەرژەوەندیت هەندێک حزب هات نەگیرن بۆ ئامانجین جودا جودایên سیاسی بۆ تێکدانا ئەوڕەوشە ئەڤڕۆ هەرێما بێگومان ئەڤە ئەس پشتەوانم بۆ وێ ئێکی کویاسە هەبیتن مۆلەت هەبیت ئەگە سەحکەینە کوردستانێدا کو بەحسی ڕاگەاندنێتین ئەڤە ئەمن ئەڤڕۆ گەل ڕاگەاندنێکیدا بەشدارین حزبین جدا جدا ڕاگەاندنێکە زۆرە ئازاددا چطور ئاگل کوردستانی مە ڕاگەاندنە ئازاد نییە ئەبدەهان ڕاگەاندن و ڕۆژنامەوانێت ئازاد بزۆر توندیژی تومەتاژی چێتکەن بۆ وێدا ساڵاتی بۆ وێ حکوومەتە ئەڤڕوکە ئازادانەژی تاغن سەر شاشە تەلەڤزیونێ ئەڤەژی بخۆ وەڵامێکە یعنی ئەگەم بژین ڕاگەاندن ئازاد نییە ئەڤە باشترین بەلگەیەک و ئەڤڕوکە ئەمە لێرەینە نسبەت برایەکی بەحسیوەیەکی کرد و لە پەرلەمانیدا مجموعەکە پەرلەمانتارن پارتیک و کار بکەن سەروەیەکی کو زانکۆ کوردستان کو سەر جەنابی ڕێزدار نەچیروان بارزان جارێ ئەسە هەر ئەvە ئەس باوەڕ ناکەم ڕەنگی وە نییە چونکە ئەس ئەتمینانم ژی ئەvە چ مستەمسەک دەنینە ئەگەر هێزەکە سیاسی بچیتن وێ مناقشەکە هو زانکوە ئیلا بچتە نەچتە دەرvê بیتن سەر وەزارەتە خوندنە باڵادا نەبێت ئەتمینان vez بژمە بە شتێکی بێ بنەمایش بەرکوونینە یاسا هەدوی وڵاتیدا و پەیرەوە خڕ زانکوێت کوردستانم گەورەی وێ یاسایی دەبن زانکوێت ئەهلیژی هەنە جا کی ڕێڤە دەبێت کی ڕێڤە نابە سەرکیە سەرکیڤەیە ئەوە شتێکی دیکەیە یەک پرسیار مابوو عفو بەسمانێ من گەلێکیت مایتی بیا جا بدەم نسبەت ئەو برادەرەی بەحسیوەیەکی کرد ئەس بێژم کو من ئاماژە پێ کرد کو مە پەیرەوەک هەیە ڕێکەوەی پەیرەوێدا ئەم
باوری ما به هیا و ام دنگی جی بود دین اگر خلک کی دیگه در و پارتی پستن عسکری پستن حکومی و خول ریکا پیرای پارتی ما مشغول ببرینین دستگاه که حکومتی هی توری داج مرجت هی هر خلک که دهان خلکی به پارتی بونجی پستن عسکری و پستن پلدار هنا بعفو او برای هجاجی بحثی وی کی کر کوتی حزب دا سروکو مهمی آب چپل رزانه که زور بدل خوشیجت کنگری دا هر دو که اختیار کردن بله ما کنگری دا اختیار کردن و ما باوریه که مازن جی هیا اودیشن پیام ما یا نتواتی و یا حزبی بون و خدمت بونه کن اوا ما ام يعني اوا ما كيف ما يتهل بجارتي بشبل رزانه بقوات جي يعني ما ام يعني ما او بقبولا نسبة بحثي سرو حكومتي و جنابی کاک نچروان بارزانی کو سرپرستی حکومت دید که تو رئیسدار کاک مسئول بارزانی کو سرپرستی دستگاهی که امنیت کرد کو افرو که الجیر سیبراوان کردستان که آرام داشتی کو اگر ادوی بناماله دا کسین اکادمی و شارزا و خدمت و خبات بکن یعنی چه کشه وی ولات ریوه ببن باشه والله ما كان ما كرد ببوي كسي تريش بسيارة عفو نظام بسيارة كاديكا بلا كات هي بوها موتان نظام من أجري أي كبير كربيت نظام باشه دو تعبير تكويته فرموكاك حمد زياد والله مي زود بكرتي أجر هولك هبي ببنا مالك الدنيا يشتي أو هولا سركوتونا بلبر وقاعدة يشتي قاعدة كا بنكي شي روشنبيري هي بنكي كهلا بخوي يعني نارزايتي دا ازادي بيرو راهي لناويشيتي اتواني رخنه بقري تنزار رخنه لخدي سكرتيري قشتي جيرا لناو كوبونا وكان لناو كوبونا وكان مكتبي سياسي تندي زاد بقسكاني برز ما بزر رازي نبونو هي تصوت درو وهي رخنه توندي قرتو او يكردو لناو يشيتي اگر حزبي شي بنا مال بوا او همو بيرو رازيا وازو او همو او بيدلين بالو نازانم چي اوشتاني تدانه دبو دیارە ئەو حیزبە نەیتوانیوە نەیتوانیوە ساغ بێتەوە لەسەر بنەماڵەی و کادیرەکان یەکێتیش پێم وانە ئەو شتەیە قبول بکەن ئەوەی زۆر گرنگە بەڕێ من واز لەوە بێنی کە حیزبی بنەماڵەیی نییە ئەوەیە ئێمە ئێستا وەزیفەی حیزبایەتی لە کوردستاندا چی بکەین باشە ئێستا ئایا حزب پێویستە هێزی چەکداری هەبێت ئەو پرسیارانە پرسیاری جددین و زۆر پێویستە هەڵوەستەی لەسەر بکەین ئایا ئەگەر حزب هێزی چەکداری نەبێ ئێمە ناتوانین باشتر دیموکراتیانەتر ڕێز لە بیرروڕای بەرامبەرەکانمان بگرین ئایا ئەگەر پارتی دیموکراتی کوردستان هێزی نەبوایە ئەیتوانی سەرۆکی پەرلەمان بنێرێتەوە ئەو دی و بێگومان نەیەتوانی ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی نەبوایە ڕەنگە پارتی هەڵوێستێکی بەرامبەری ویشە بووە یان بە پێچەوانەوە یەکێتی هەڵوێستێکی خراپی بەرامبەر بە پارتی هەبووە ئەگەر پارتی هێزی چەکدار نەبووە ئەوە واقعەکە ئێمە دەبێ هەڵوەستەی لەسەر بکەین و هەمومان ڕۆشنبیرانی وڵاتە سیاسیەکان حزبیەکان هەمومان هەوڵ بدەین کە حزب هێزی چەکداری نەمێنەوە ئەو هێزە بە نیشتیمانی بکرێ و ئەم پێم وڵامەکان دەکەن وڵام مابوو پرسیار مابوو وەڵامەکەم زۆر بە کورتی دایەوە ئێمە پێویستیمان بەوەیە کە خدمەی ئیلزامی بێنینە ئارە لە کوردستاندا نەک پێشمەرگە و ئاسایش و پۆلیس لەسەر بنەمای تەسکیی حزبی یەکێتی و پارتی و گۆڕان و فلان و ئیسلامیەکان و نازانم چێ بێنە ببنە پۆلیس و ببنە یان پۆستەکان وەربگرن یان وەزیفە وەربگرن بەڵێ فەرموو کاکاروخ دێمە پرسیارێک مابوو سەبارەت بە سەرۆک کۆماری عێراق کە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بۆ دەکە و نەیتوانی هەوڵێکدا بۆ ڕزگارکردنی پاسەوانەکانی ئەو قسەیە بەڕاستی کرد قسەیەشیان ریز معقول نییە پرسیارێکیان معقول نییە کە نەیتوانیوە قابلە ئینسانێک ئەو هەموو خەبات و تێکۆشان و قوربانیدان و ماندبوونێوی ئێستا سەرۆکی کۆماری عێراقا هەوڵی نەدابی بۆ ئەوەی ئەوانە ئازاد بکرێن دیارە مۆزوعەکە لە شوێنێشترێ ئێمە نازانین باشە محامی ئەو نیم بۆی فەرموو کاروخ پرسیار یەکەم پێم وایە برادرە لەبارەی یەکێتیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە کە لاهوری شێخزەنجی پتەیدا تا ڕادەیەکی باش باڵەدەست بوو هاوکاری ڕۆژاوای کرد من لێرەوە سوپاس یەکەم وەکو تاکێکی کورد وەکو گۆڕاننا وەکو تاکێکی کورد سوپاسی دەکەم لاهوری شێخزەنجی هاوکاری ڕۆژاوای کرد بەڵام لە کاتی انتخاباتی باکووری کوردستانیش لە تورکیا هاوکاری هەدەپی کرد بەڵام لە بەرامبەر ئێراندا بێدەنگە خۆشتانە وەڵامی دەنەوە
بێدەنگ بۆ دواتر دەڵێ بێدەنگە دەنگ ناگا بەرز دەڵێ بێدەنگ نییە بێدەنگە باش ئێمە ئاستی لە سێدارەدانی کەسایەتی سیاسەکان ئەزانی بەڕای من ئەگەر بکرێ کاتی من نەگریم وڵی یەک قوسی بەڵکەم بدەیە ئەوە دەدەمێت یعنی هیچ کەسێک ناتوانێت منەت بەسەر یەکێتیەوە بکە کە هێزێک بۆ یارمەتی هەموو پارچەکانی پرسیارێکشوان دەڵێ داینەمۆی دیموکراتی ڕۆژهڵاتی کردی آخر ئێچێتی نیشتیمانی کوردستان هاوکاری خەڵکی ڕۆژهڵاتی نەکردێ بەڵکو پارتی شەهیدمان هەیە عفوم کە آخر باسی سەروەریەکان مەکەن ئەوە گۆڕانیش لە ناو ئێچێتی ئەو کاتێک کرد لەوێ بووە شەهیدیانی ئێمە شەمومان شەهیدمان هەیە ئێمە یەکێتی بووینە خەڵکی تریش پارتی بۆ کە ئێستا لەگەڵ حیزبەکانی دیکەدا و ڕێکخراوی مەدەنی و دژی و زۆرە دەسەڵات کوردستانی ئەوانیش خەباتیان کردە قوربانیان دایا باسی سەروەری بکرێ سەروەری شتێکی ترە ئەوڕۆ بێن باز لە ئێستا بکەین 25 ساڵی حکومڕانی لە دوای ڕاپەڕینەوە دۆخەکەمان بە ئێستا گەیشتە کە بۆ شێوەیە قسەی لێ بکەین کاکە گیان یارمەت دووبارەی دەکەم و یارمەتی ڕۆژهڵاتی نێدایە بەڵکو یەکێتی و پارتی بە تایبەت یەکێتی لە وەزعدا بە تایبەتی یەکێتی حیزبە کوردستانەکانی ڕۆژهڵاتی کوردستانی سست کرد بۆ ئەوەی لەگەڵ ئێران ڕێکەوتنی خۆی تەواوکە ئێمە لە کوردستان نەک من هەموو خەڵکی کوردستان کێشەی لەگەڵ بنەماڵە نییە ئەوە بزانن عەزیزم کێشە لەگەڵ بنەماڵە و کێشە لەگەڵ کەسایەتی کێشە لەگەڵ سیاسەتمەدار نییە کێشە لەگەڵ جەوهەری کارکردنی ئەو سیاسەتمەدارانەیە ئەوانە کە لە ناو ئەو دوو حیزبە شۆڕ بوونەتەوە ناو ئیدارەی هەرێم هەتا ئەو لەحزەیەش حکوومەت لە پێناو حیزب خەڵک لە پێناو حیزب نیشتیمان خاک غاز نەوت داهات سەروەت سامان هەمووی لە پێناو حیزب بەکاربهێنرێت برادری آخر خەڵک بۆ ئەوە متمانی پێ نەدا کە بەو شێوەیە لەبێ بەڵام ئەوە کاک حەمەزیاد ئاماژەی پێدا ئەگەر هێزی چەکداری نەبێت ناتوانێت ڕێگەل لە سەرۆکی پەرلەمان بگرێت ناتوانێت خەڵک سەرکوت بکە هەتا ئێستا دەیانگوت لە بەغدا حکومێکی مەذهبی دینی بەڕێوازی بەڵام لە کوردستان چێ دەتوانێت لە ئەوەی کە بشێتە سەر شەقام لە پەرلەمانی حیاتی خۆ فعل بوو وانە کرد مەجرد فعل داوە واقع لە هەولێر هەر کەسێ بێتە سەر شەقام ئێستا من کە قساکەم بەرامبەر بەوانە مزازفەیەکە بە حیاتی خۆمە یەکەم بەڕێزم بەڵام لە سنووری یەشێتی بۆ ئەو شاهیدیەکە ینی تا ڕادەی وەستاندنی دام و دەستگای ئیداریەکان ڕێگەگرتن لە سیاسەتمەدارەکان ڕێگەگرتن لە کەسایەتیە گەورەکانی ناوێشێتی ئازادی هەیە بەڵام لێرانە نەک هاوشێوەی سنوورەکە یەکێتی هاوشێوەی زیمبابوێش نییە بووم بوورە زۆر کاکفاڕۆکیش نەخۆین زۆریش وەڵامی دەبێت بۆ پرسیارەکە ئەو بۆ ڕێزە باسی وتێل دیڤان و وەزیری دارایی کرد نازام زاگەر خۆت لەگەڵی بووبی نازام دوای ئەوەش باشە تۆ باسی وتێل دیڤانەکەی بۆچی باسی سەری بڵند ناکەی بۆچی باسی ئەو کۆشکوتەلارانەی کە لە بەڕێزم دەنگت ناگات دەڵێت ئەی گردەکە گردەکەش منیش لەگەڵتام بە گردەکەشەوە پێویستە هەر هەمویان تەسلیمی حکوومەت بکرێنەوە لێرە وەکو تاکێکی بۆچی نازی سەرێ لە بارزان بدەی بزانی لەسەر ئەو گردانە چەندین تەلاری جوان بەها هەیە بۆ عیبادەت خەڵکی دیکەشی دەهان خان و دەرەجەیەک کوردستانی دروستکردی لەگەڵ ڕێزم بۆ نوخبەیەکی سەقافی ناو پارتی ئەفریقا بۆ پرسیاری ئەو برابەڕێزە لەگەڵ ڕێزم بۆ نوخبەیەکی سەقافی لە ناو پارتی کە هەیە ئێستا بەڕاستی ئەوانیش بۆی ئێوە ڕازی نین بە سەرکردایەتی سیاسی حیزبەکەشیان ڕازی نین کە کوڕێکی یاخود کوڕەکانی وەشی بازانانی بن بە سەرۆکایەتی ئەگەر ڕازدینی کەسب قورتی هات نەهاتە ناو حیزبەکەدا مشتمەڵ بکەین و بەشی قسە بکەین فریای پرسیارەکان ناکەین کاتی کاکفاڕۆق وەڵام داتەوە لێلاخان جەنابەت وەڵامت دا باش وەڵام داتەوە من بە تۆم نەبڕی پێشت نابڕم بەس ئەخر تو تحمل باشە پرسیار لێکراوە فەرموو بۆ وەڵامەکان دوای ئەوە ئەو برادەرە باسی ئەوەکە بۆچی لە ناو پارتی ڕئیس جیاواز نییە ڕئیس جیاواز هەیە کاکە هەر بەر لەوەی بێمە ئەو بەرنامەیە برادرێک لە رووسیا کە ئەندامێکی پارتیە پێشتر بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی قوتابیان بووە بەهاوان شێوە گوتی ئەمە پەیامی نخبەیەکی سەقافی ناو پارتیشە کە بەڵێ ئێمە بە دوای مەسعود بارزانی بە کوڕەکانی مەسعود بارزانی ڕازی نین
خۆتان پرسیاری لێ بکەن کاتی کاک فاروق بچین بۆ من باوەری بە حزبێکی نەبێت چ خەباتێکە زۆر کاکاروخ عفوم کە لێم دەنگتان ناگە بەڕێزان چکە مایکتان نییە ڕژاتان لێکم بە وڵام دەمەوە تکات لێکم لە ئەوەش بانگەوازی عفوم کە دەبێ منیش وەڵامی لەیلا خان بدەمەوە آخر ئەو پرسیار ئەو قسە لەسەر با من وەڵامی لەیلا خانیش بدەمەوە کە دەڵێ جنابی مسعود بارزانی چەندین جار بانگەوازی لە خەڵکی کوردستان و لە حیزب سیاسەکان و سەرکردایەتی سیاسەکان کرد وەرن خۆ هەڵبژێرن وەرن با بتاندەم آخر خۆ پۆستی سەرۆکایەتی هەرێم دیاریەک نییە تا ناو زەرفێکی بنیت و بیدەی بە کەسێک ئەوە دەبێ پەرلەمان ڕابسپێردێ عفوم کە پەرلەمان ڕابسپێردرێ بە مەرسومێکی قانونی پەرلەمان ڕابسپێردێ ئەگەر ماوەی سەرۆکایەتی بەسەرچوو تا پەرلەمان مەرسومێکی قانونی کەسێک دیاری بکات یاخود ماوەی هەڵبژاردن دیاری بکە عفوم کە کاکشوان ناتوانم هەتا وەڵامی دەدەمەوە بەڵام من یەک پرسیار لە جەناب دەکەم لە یاخان یعنی گوتت ئێمە لە کۆنگرەکان ئەوان بەسەرکردە و سەرۆکی خۆمان هەڵبژێرینەوە ڕێزم هەیە بۆ هەمویان و هەر سەرۆک و سەرکردەی ئێوەش یعنی ئەوە نابێ بکرێتە پێوەەر بۆ ئیدارەدانی ئەم هەرێمە نابێ بکرێتە پێوەەر بۆ ئیدارەدانی ئەم هەرێمە وەڵامەکە ئایا بێزار دەبن عفوم کە ئایا بێزار دەبن لە بەسە پڕۆزان هەڵبژاردننی و جارشتری خان کاکاروخ لە کۆنگرەی سێزەمی کاتی کاک فاروق نەخۆین کاتی ئەوە فەرموو کاک فاروق عفوم کە پرسیارەکەی جەنابەت بووم بوو هێشتا پرسیار ناوە پرسیاری من زۆر بوو کاکشوان من چی بکاتە با کاک فاروق وڵامی داتەوە عفوم کە دووبارەیەکەوە نازانم هەڵوێستین ئێوە هەڵوێستنین هاوڕانی لەسەر بۆچوونەکانتان با کاک فاروق وڵامی داتەوە ببوورە ئەوەتە لێرە لەبیرم چووە ئایا گەرانتی هەیە بۆی بزوتنەوەی گۆرانش وەکو پارتیەکێتی بەرەو حیزبی بنەماڵی بەتایبەتی تر پارتی بمبورن چونکە ئێستا ئەدگارەکان وردەوردە دەکەون ئەگەر یەشێتی ڕێگری لێ بکات چونکە زەماوەری یەشێتی بەو پێوەرەی کە تا ئێستا بینیومانە وریاتر بووینە لەگەڵ ڕێز و تەقدیرم نوخ بە سەقافیەکە ناو پارتی هەیە گەرانتی هەیە چاو لە کۆنگرەی داهاتووکەن خۆی دوو لۆی ڕوونکەمەوە دوو خول بۆی هەیە خۆی هەڵبژێریتەوە ڕێخەری گشتی لە دوای ئەو دوو خولە ئەگەر خۆی هەڵبژاردەوە منیش لەگەڵ جەنابەت ئیستقالە لە بزنەوەی گۆڕانەکەم باشە وەڵامەکەت گەشت فەرموو هەموو باژێڕوان و عفوم کەتخوا ڕزا لێک هەموو باژێڕوان و هەموو ژوورەکان و هەموو کەسێک کە دەچێتە ناو ئیدارەش لە دوو خول ناتوانێت زیاتر باشە ئەوە سێ وەڵام لە جاتی وەڵامێک فەرموو کاک فاروق دیارە دەستخۆش من ڕاستی ئێمە مۆزوعی نەقس لەسەر بابەتە بکەین و هەچ حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە بیربۆچوونی جیاوازی خۆی هەیە و مافی خۆشێتی واش حزبێک ڕەنگە واشە تێڕوانینی جیاوازی بۆ سیستەمی سەرۆکاتی ئەم وڵاتە هەیە و مەرەمەیە و مافی خۆشێتی بەڵام دوجار چی ئەم مافەیەک لای یەکاتەوە چیە جۆری هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەم وڵاتە یەک لای یەکاتەوە ئایا لەلایەن خەڵکەوە بێ لەلایەن پەرلەمانەوە بێ مدەکەی چەند بێ ماوەکەی چەند بێ مەدەل حیات بێ 2 ساڵ بێ 4 ساڵ بێ دوجار پەرلەمانی کوردستانە ئەو لایەنەی کە پێی وایە ئەبێ سەرۆکی لەلایەن خەڵکەوە هەڵبژێرێ و سەرۆکی بۆ هەتاهەتایی بێ پێویستە پرۆژێ هەیە بیداتە پەرلەمانی کوردستان پرۆژەکەی پەسەند کرد بە زۆرینە پیرۆزباییمانەیە بەڵام پرۆژەکەشی ڕەت کردەوە ناوێت بەر لەوەی پرۆژەش هێشتا مناقەشە بکرێتەوەی پەرلەمان داخێت و وەکو دوکانە دەڕابەکەی دابێتەوە ئەگەر وتمان کای ئەرشی حزبی سیاسی گەشتانە بە پرۆسی سیاسی و دیموکراسی پرۆسی دیموکراسی پێویستە تۆ بێ لە پەرلەمانە کارکتەری ئەساسی بی شەڕەکانی خۆت لەوێ بکەی بە تەسوید بە زۆرینە و کەمینە شتەکانێک لایەکەیتەوە نەکبێ پەرلەمان داخۆی تاعتیلی بکەی ئەو بەڕێزە پرسیارێک کرد کاکارام سیستەمی بنەماڵەی بریتانیا عیبی چییە وەڵام من پێم سەیرە لەلایەک ئەڵێن ئێمە بنەماڵەیی نین لەلایەک و دیفاع لە سیستەمی بنەماڵەی ئەەکەن وەکوتمان مافی خۆتە حیزبەکەت بنەماڵەیی بێ بەڵام مافی نییە بێ ئەمە بکاتە واقعی بیستە بەرەم سەر خەڵکی کوردستانە بەڕێزم سیستەمی بریتانیا سیستەمی پاشایەتیە و پاشایەتی دەستوری عورفیە مەلیکەی بریتانیا تەنها ئەوەنە دەسەڵاتی ساڵی جارێک کۆ بێت و احتیفالێکی بۆ ڕێگە خەڵک ئەڵە شکر مەملەکەت ئاوەدانە ئەگەر سەرۆکی حیزبەکەی جەنابەت بەو دەسەڵاتە ڕازیە بێ تەنها دەسەڵاتی ئەوە هەبێ پێنج کۆبوونەوەی نۆ کۆبوونەوەی پێنج قۆڵی لایەنە سیاسەکان تەنها لەسەرەوەی کە نەختێک کەمێک لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی ئەو کات کەم بکەنەوە نەگەشتن ئەنجام ئەگە بە دەسەڵاتی تەشریفاتی مەلیکەی بریتانیا ڕازیە بێ ئەوە شێشکێ وە قسەیەکی کێ بەڵام بێگومان کە ڕازی نابێ بەڕازێک پرسیاری کرد ناوەکەیم بیرچەوە حیزبی بنەماڵەی عیبی چێ و دەکرێت وتمان حیزبی بنەماڵەی بۆ حیزبەکان خۆیان ئازادن کەسێک ئەبێتە ئەندام لە حیزبی بنەماڵەی ئەو حیزبە خۆی بنەماڵە بە بنەماڵ بڕێژێ هیچ قسەیەکم لەمە نییە پێشوتم تەدەخولی شانی حیزبەکان ناکەین تا و ڕادەی کە هەوڵ نەدەمە بیکەنە
ئەمری واقعی و بیکەنە سیستەمی سیاسی گشتی لە وڵاتە ئەینا بۆ خۆی حیزبی بنەماڵەیە با بۆ خۆی بێ و بەڵام ئەو حیزب بنەماڵەیە ناکرێت تەرجمەی واقع بکرێتەوە سیستەمی سیاسی لاری کوردستان بکرێتە حیزبی بنەماڵەیە چونکە دوجار بەریتانیا لە سایه سیستەمێکی شانشینیەوە چۆن ئەژی هەرێمی کوردستان چۆن ئەژی بەڕێزم چەقبەستیوی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان سیستەمی نیموچەیی بەرهەمی ئەم هەوڵدانەیە بۆ لەو جۆرە سیستەمە بۆ لەو جۆرە سیستەمە حکومڕانی کە ئەتەنەوەی بیکەن ئەمری واقع پرسیار نەما ئەوە ئەڵێم کە حیزب بۆ خۆی ئازایە چۆن بیرەکاتەوە بەڵام بەرامبەریش ئازایە چۆن باشە زۆر بە کورتی کۆنتڕۆلەکانتان ئامادەکەن بۆ دەنگدانی کۆتایی ئەم مناقەشەی تیا ئیرادە بکرێت زۆر بە کورتی دوای گفتوگۆ مشتمر زۆر بە کورتی ڕستەیەکتان لێ وەردەگرم لەلاخان کاروخی بەحسیەیەکی کرد و ناودەسەڵات گەورم بەحسیەکەتیژی کرد و پارتی کرد و دوێری داڕا و بچونێت ئازاد نینە ئەڤژی گەلێک جا زۆر ڕۆژنامەڤانەژی ئەە نقطەیەکی لە نقطە زعف بالعکس ئەو سنوورن کو زوری ناوی خەلکی پارتی بووینە جبركو ويسر بنا ما يبويا كو باوري في ربازي هيا يعني نكو ناشد باخفيت ناشد راح نبقي زور جراجي عفو كاك بس عفو قالك جا يعني او روجنا مفانا جا في السياره استغلال كده كو بادينان دنجت ازاد نينا بادينان خلك كي زور بوفايا مقابله في كهبي دكري بندينيا باستغلال وكاك حمزيات لا من بما بودزي حزب او اخر قسم بودزي حزب كان ببي ريجي اندام برلمان كان به او يقدو حزبەکانی کە زۆر لە یەک نزیکن وەکو یەکێتی و گۆڕان و ئایندە و زەحمە کێشان ئەو حزبانێک کە بەرنامەیە لە نزیکە حەقە یەک بگرنەوە بۆ ئەوەی بتوانن هێزێکی پتەوتر و باشتر و کاراتریان هەبێ بۆ ئەوەی سیستەمی سیاسی لە کوردستاندا بکەن بە سیستەمێکی دیموکراتیەتێکی ڕاستەقینە و پەرلەمانی فەرموو کاکاروخ بە کورتی منەڵێم تامە بدەی حیزبایەتی هەبێت تاوەلای خەڵک بۆ یەک عایلە هەبێ لە ناو حیزب تا کار بەدەستە دەسەڵات ڕاهاکانی هەرێم بە میلادگر بێنە سەر دەسەڵات تا لەناو ئەم دوو حیزبەیە خەڵک پێی وابێت جێگرەوەی کاریزمای یەکەم نییە کە بە کاریزما کراون حاڵی کوردستان هەر بەو شێوەیە بێ علامەتی ئیستیفامیش لەسەر دام و دەستگا ئیداریەکانیش دەبێت بۆ عەفوم کە بۆ دەوڵەتی کوردی کە ئێستا مشتومڕێکی زۆری لەسەرە بە کورتی کاکاروخ دەوڵەتی کوردی هیچ چ شتێک بۆ کوردستان دەکات اگر باور جناب بیت باوری دولت بونا کردی نبید دولت هیچ اهمیتی نیه عفوا رجال لیکم رجال لیکم زور بکردی کاکار من داور رستیکم اهمیتی نیه حتی داور اما او دو سرنجی منه دولت هیچ اهمیتی نیه حتی چسپاندنی من مکانی دموکراسی یاسا سرور نکری براستقینی خلق نانو سر بخوینا باش کاکار فرمو کاک مصر سوریا جزائر والله ما كدقشت سرنجا كدقشت اوغندا زيمبابوي هموش سر بخون هموش دولت فرمو كاك من كتايا دليم نابي حزبيك لسرو ياسا وبي ابي من حزبي خاصه بو ياسا ملكتي ياسا بي وناكل نابي حزبيك ارادي خوي بس خلش كورسانا بسبيني چکە دوجار ئیرادەی خەڵکی کوردستان سەرەکەوێ و بێگومان ئەبێ ئەو ئیرادەی خەڵکی کوردستان کەمەڵ لە پەرلەمانە خۆی بینێتەوە پێویستە هەچ بیرروبۆچوونێکی جیاواز بێ لە ژێر قوبەی پەرلەمانە مناقەشە بکرێت دوجار تەسویب بکرێت و بێتە ڕای کار پێکرێت. باشە کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن سپاسی هەمووتان دەکەم سپاس بۆ لەلا عەبدولجەبار کارگێڕی لقی نۆی پارتی دیموکراتی کوردستان لە ئاکرێ سپاس بۆ حەمەزیات مەولود جێگری یەکەمی مەڵبەندی شەشی یەکێتیری نیشتیمانی کوردستان لە سۆران سپاس بۆ کارۆخ عوسمان سکرتێری مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە سۆران سپاس بۆ فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاسان دەکەم کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن ئایا حەزبەکانی هەرێم بە تەواوەتی بەرەو بنەماڵەیی دەچن بەڵێ نەخێر بڕیارم نەداوە سی چرکەتان هەیە فەرمون. کەمتر لە 10 چرکە ماوە کاتی دەنگدانەکە کۆتایی هات دەمانوێت ئێستا ئەنجامی یاخود ڕێژەی دەنگدانی یەکەم ببینین بەر لە گفتوگۆکردنی میوانەکان ئەنجامی یەکەم ئەمە ئەنجامی یەکەمە ئایا حەزبەکانی هەرێم بە تەواوەتی بەرەو بنەماڵەیی دەچن لە 138 بەڵێ لە 125 نەخێر لە 137 بڕیارم نەداوە دەنگدانی کۆتایی لە
65 بەڵێ لە 132 نەخێر لە 103 بڕیارم نەداوە هەردوو دەنگدانەکە دەبینین بەراوردی نێوانیان. تا هەفتەی داهاتوو هەر لە خۆشیدا بن. دووجار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو. گروپی کۆمپانیەکانی گرین، گروپی کۆمپانیەکانی دیوان،